من تقريبا سيانز ساڵە نەخۆشم چەند جێم گەڕا چەند شار چوومە تورکیا لە هیچ شوێنێک ئیسفادەم نەکرد. گوتی دەنگێتان نامینیت گوتی چونکی جۆرە دوێیە گوتی بەسەکەت بچە تەرکی گوتی تەرکی جیهازێت هەین گوتی دەنگێتان ناچیت. لێوە هاتوومە سویدەوە هاتووم زۆر لێ بەستەمە کرایان و لە قەفەزستنە بکەینەوە یانەیان و دەبێ وەری سەڵتە بۆ بکەینەوە لە قورتەوە. چەندین دکتۆر گەڕام تقریبا 5 ساڵ هەر کەس نەیەزانی چییە. چوومە تەرکی ئەس عەمەلی کردم پشتی عەمەلیاتێ دەنگێ من ئەو لێهاتە و ئەفلۆی منێ چەپێ شول ناکەدم بێنام نزاندا مارەکە قەت هەندی هەنجی بێنام یە شەلیلی بوو. من لێوە هەنامێناوە بۆ ئێرە. بسم الله الرحمن الرحيم. ئەمە ڕۆژانە ئێمە بە چاوی خۆمانەی بینین کە هەموو محافزەکانی عێراق سمارتیان ناسیوە و بە شێوەیەک قاسیدی سمارتەکەن و دێن کە ئیتر هەتاوەکو نەتیجەیەکیان دەست نەکەوێت ناڕۆنەوە و ئەگەر لێرە بێئومێد بوون دیارە لە هەموو وڵاتێکی تر بێئومێد دەبن و بیل لە دەرەوە ناکەنەوە. ئەمە فەزلی پەروەردگارە بەسەرمانەوە کە نەک هەر ئەمەندە بەڵکو کوردانی تاراوگەشت ئەوانەی کە لە دەرەوە ئەژین خۆیان نەگەیەنە سمارت و لێرە فحوساتەکەن. لە ماوەی پێشوە یەک کۆمەڵ لە خۆشمان هەبووە کە کورد بوون و گەڕاونەتەوە و داوای ئیسشاری سمارت و ڕابشکاری ئێرەیان کردووە. زۆر جار ئەمان عەمەلیاتیان ویستووە و زۆر جاریش نەخۆشمان هەبووە کە چەند ساڵ لە وڵاتی ئەوروپا بووە دەستیان بۆ نەبردەوتوانە ڕیسکە زۆرە ناتوانین دەمارێکی سەوتە بڕاوە ئەم عەمەلیاتی تۆ ناکرێت ئەبێ سنگت بکەینەوە بە هەموو شێوەیە ترسێنراوە لێرە لە فەزلی پەروەردگار عەمەلیاتی بۆ کراوە. دەماری لای چەپت بڕابوو بەس دەمارەکە خۆی دوانە پێش و دوای هەیە دەماری دواوە نەبڕابوو بەس ئەو دەماری کە قسەی پێەکەی کە بەشی پێشەوەکە ئەنتیرەڕانچەکەی بڕابوو بەس بەشی پێشوی بڕابوو. ئەگە خوانە خۆست ئەم دەمارەشە بە بڕایە ئیتە سەوتە ئەمە لە نەروی چیان پێوتی تۆ لە سویدیان لە نەرویجی چیان پێوتی لە سوید هەرنێکی زۆر باشترێت لەبەرەوەی هەگەر بیکەی ئەو هیچ تەرف نامێنێ جا قەفەزستنی شتەکەینەوە قەفەزستن کرایەوە لێرە ئەلحەمدولیلا ناوەڵا خۆش خەڵکی لێرەوە چێ بۆ سوید لێ ئەمەلیاتەکات یان ئەلێ باشم لە ئەوروپا بیکەم من هاتووم بۆ لایت بۆ مەلوماتتان ئاسی دوکۆرەکانی ئەوێ بە ڕوعی دوکۆرەکانی خۆمانی باسی خۆم ناکەم باسی دوکۆری کوردستانەکەم بە ڕوعی دوکۆرەکانی خۆمانی لە فەزلی پەروەردگارەوە یعنی ئەمریکا لە عەمەلیاتە قورسەکان کە ئەسڵەن هەر مەمنوع عەلەیە دەسیتەوە بن چونکە دەمارەکەیان بڕیتر تەواو ئەبێت تا ماوە لێرەوە هەناسەبات وەک دەماری مابوو بەس ئەلحەمدولیلا شتێ زۆر جوانمان بۆ کردی خوای گەورە شفای خەڵکێک کە تا ئێستاکەن ئەگەر کوردی وەکو ئاوارە و وەکو خەڵکێکی تر ناسی بێ لەم و دوای ترە بێ کورد وەکو لایەنێکی عیلمی و زانایی و کاری ڕێک و جێبەجێ بناسرێت و بتوانین ئینشاءڵڵا ئەو هاوکێشەیە لەم و دووە عەکسکەینەوە. بەخێر بەسەر چاوان و خۆشحاڵ بووین و ئینشاءڵڵا دوعای خەیریشمان بۆ بکەن کە بتوانین لە ئاستی ئەو ناو ناوبانگەیە بین و لەو پلە بەندیە دانەبەزین. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵا. هەمویان داوت ئەگە دەست لەو گرێ بدەین دەمو چاوت خوارە بێ. رحت الدكتور بغداد هيك شيء كم لنا وكان وياي ولد صديقي قال لي موجود الدكتور عبد الواحد خوش دكتور. And I came here asking for Abdulwahid to try to conserve my breast. بس الحمد لله وفضل خواه كاك دكتور عبد الواحد أو نشترقري بوم كردوستا الحمد لله زور باشن وجرى لي عملية إن شاء الله والعملية ناجحة. Alhamdulillah, he said he's going to try his very best to do that for me because it's what I wish. قال ما شاء الله هاي الدكتور عبد الواحد كلش نظيف مسويها ونعطيك اياها يعني ضمان 100% تحال كلش نظيف والحمد لله. وأنا أشكر الدكتور عبد الواحد وأشكر كافة الكادر اللي وياه. Alhamdulillah, I'm so glad I came to Kurdistan now. الحمد لله نعم مو مجيان باشتريتها لا كان دكتور